شەوی چوارەمی ڕەمەزان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. عزيزانم، چوارەم شەوی مانگی پیرۆزی ڕەمەزانە. یا رب لێمانی قوبوڵ بکە، وەرمان بگرە، لەم شەوانەیە بەڕ ڕەحمەتە فراوانەکەی خۆتمان بخە. عەبدی تۆین، بۆ شۆ بچین، وەرمان بگرە و قوبوڵمان بکە. یا ربی بە تەوفیق و کۆمەکیت ڕزگارمان بکە و هەر بەوە ڕزگارمانە بێت. نیعمەتەکانت هەمیشە ڕەنگینی کردوین، نیعمەتەکانت پاسەوان و لە هێرشە زۆرەکانی نەبوون دوورمانە خەنەوە. بەدەر لە توانای خۆم داوام لێ ناکەی یا رب. حەمد و سپاس و ستایش بۆ تۆ. بە تاعەتێکی زۆر کەم بەس پڕنیەت لێم ڕازیە بیت. حەمد بۆ تۆ. بە تاریکترینی قوڵایی ئاسمانەکان و دەریاکان ئاگداریت، هەرچیەکت بوێ لە کون فەیەکونێکە بەدیێهێنیت. حەمد بۆ تۆ کە سەیری منەکەیت. سەیری ترازوی قەدەر بکە، بە ڕازیبوون سەیری بکە. یوسرە بینیت، یونسە بینیت. یوسر و باشە ئەوەیە کە خوا بۆ تۆی دیاریەکات و ڕواڵەت بینی. ئێمە گرنگ نییە ئازیزان، با هاو ئاوازی قەدەر بین، لە قەدەرەوە ئەگەین بە قادر. حەمد بۆ تۆ یا رب. وەرن با لە کەشتی قەدەرە بە ڕازیبوونەوە سەرنشین بین. هونالك الولاية لله الحق. حەڵاڵ و حەرام بپارێزین، کەشتی ژیانمان پێچەوانەی نەفس و ئارەزوەکان بجوڵێنین. ئاگامان لە ڕەفیق و هاوڵی خراپ بێت. ئیماندار هەمیشە لە جیهادایە. ئەسپی هەرگیز بێزین و شمشێری شاراوەی کێلان نییە، چکە شەیتان فرسەتە هێنێت و لە بۆسەی بەردەوامایە. با فریای ئەم نەفسە ماڵوێرانەی خۆمان بکەوین. موسڵمانە خەوێت، بەڵام بۆ پێویستیە خەوێ، بۆ ضرورەت ئەخوات، بۆ ضرورەت ئەدوێت. بەیانیەکی زۆر زوو لە قیامەت بەخەبەردەین و ئەندامەکانی جەستەمان شاهیدیە دەنەی هاوار. وما بكم من نعمة فمن الله. نعمەتێ نییە هی ذاتی حەق تەعالا نەبێت. ئیتر بۆچی سوپاسی ئەو نەکەین؟ ئێمە بە نیعمەتەکانی ئەو هەین، ئەی باشە کەی شکریەکەین؟ دەست بە نیعمەتەکانیەوە ئەگرین و ئەپەڕینەوە بۆ گوناه و تاوان و سەرپێکی خاوەنی نیعمەت. ئەی هاوا چه سپڵەیەکە لە ئێمە. بابیرێ لە هاتنە دەرەوە بکەین لە بیری گوناه. ئازیزانم، چکە ڕەقیب بێ ئاگانیە لێمان. گوناهی زۆر لە بازاری غەفڵەتە وێرانمانەکات. زاهیدەکان لە تەڵەی شەهوەتا وێرانە بن. وێرانی ئەولیا گەورەکان و ئەبدال لە خەیاڵ و ڕازە دەرونیەکانیانایە. هەر کەسەی بە پێی مەقامی خۆی. وێرانبوونی سدیقین لە چرکە ساتێکایە. ئەمانە بە ئان و سات زیکر و یادی خوا سەرقاڵی دڵیان جێناهێڵێت. ئۆقرەیان نییە لە ئاخرەت نەبێت. بانگەواز بانگکردنی دڵە، دەعوەی دڵە. ئازیزان، دڵتان بانگ بکەن بۆم سفرە ڕازاوەی مانگی پیرۆزی ڕەمەزان، کە دڵ نەچوو بانگەواز نییە و ئوخرەویش نییە. بۆ دەرگای حەق تەعالا بە قاچی دڵ هەنگاو بنێن، بە ڕێگەی ئیخلاسە ئەگەنە ئەوێ. ئەبێ خەمی گەورە باش بوونی نەفسی خەڵک بێت، بەس نەفسی خۆت لە پێشترە. بەژمارەی حەمدی حامیدون حەمد بۆ تۆ یا رب. الحمد لله عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته. بفضل خود توسقال لشكراني إيما بشمارك يا رب. تو زيادي كيت أي كيت هزار وصدان هزار ومليونها ومليارها. بسنور تو زيادي عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته. ديهر حمد بوتو يا رب، شكر بوتو يا رب. تسلیمی بەڵاکانم ناکەیت و فرامۆشم بکەیت. وەختی نازڵبوونی بەڵاو ناڕەحەتیەکان لە خۆتم نزیکە خەیتەوە. جلوبەرگی دائیمیم عافیەت و پۆشتەییە. ئەوەندە فەزڵ زۆرە من لە ناو دوعا و نیزاکانی حەزرەتی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم جێ کردوتەوە و بێبەشی دوعای ئەو زاتە گەورە نیم. صلی الله عليك يا رسول الله، صلی الله عليه وسلم. ألف صلاة وألف سلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم.
ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا حبيب الله صلى الله عليه وسلم. ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا أمين وحي الله صلى الله عليه وسلم. عدد خلقك ورضا نفسك وزنة عرشك ومداد كلماتك. پلەی بەرزە پێ عەتا کردووم، باشترین شەفاعەت و گەورەترین شەفاعەتکار تکا کارمە حەمد بۆ تۆ یا ڕەب. مادام داوای دەستپێکردنی حەشر داوای ئەو زاتە گەورەیە، شەفاعەتیشی بۆ هەرچی کرد براوەیە ئینشاء الله. لەو براوانەمان قبول بکە یا ڕەب. یا ڕەبی بە مەغفیرەتت نەبێ ئاگری گوناه و تاوانم ناکوژێتەوە، سەرفی نەزەری تۆ نەبێ گوناه غەرقی لیتاوی خۆی مەکە فریام کەوە. یا ڕەبی یەقینێ پاڵفتەی یەقینی صادقین بێ بە منی ببەخشە، بەم هەموو خەڵکەی ببەخشە ئێستا لە تۆ پاڕێنەوە، دڵیان لەناو ئەم مناجاتایە، عەفومان کە و لێمان خۆش بە. شەوق و ویست و ڕەغبەتم ئوخرەوی بە یا ڕەب نەک دونیەوی یا ئیلاه العالەمین. مەغفیرەتێ بۆ ئەم بەندە تاوانبارەت بنووسە، هۆشی شکرانە بژێریم پێ عەتا بفەرموو، نیعمەتی وەفاداریم پێ ببەخشە. یا ڕەبی قەدەرێ بە هیچ کەس بەرپەرژ نادرێتەوە، هیممەت بەرزیم پێ بدە، بێعەزیمەتم مەکە یا ڕەب عەزیمەتم پێ بدە، ئیمانێکی ڕاسخم پێ بدە، عەقیدەیەکی پاک و تەوەکل بە تۆم پێ بدە یا ڕەب. بەنات پێگرم ئاسانکاری گوناه نەبم یا ڕەب، پردی پەڕینەوەی تاوان نەبم یا ڕەب، دڵخۆشکەری شەیطان نەبم یا ڕەب، مەستی بازاری بێخەبەران نەبم یا ڕەب. اللهم آمين آمين يا مجيب السائلين.